کوردستان بە دەرگوش و لاندکە شارستانیەتێ حەسباندن ئەو ژی بەهەبوونا کۆشک و قەسر و میر و دەسەڵاتدارên xwe. Di nava vê fîçêra me de em ê jî behsa koşka hewşgoro bikin ku dema te di çiyayê germiyanê ti rastî koşkekê tê, ti rastî şûnwarên koşkekê tê hemû bi ser hev de hatine li gelekî mezin û ciwan e. Di nava fîçêra me de em ê bizanibin jî ka ev koşk girêdayê kê ye bi taybetî jî ku dibêjin girêdayê malbata Xesra û Perwêzê Paşayê Sasaniyan e ku di wê demê de yan jî di sala 590 de hetanî niha ew koşkeye yani di wê salê de hatiye avagirin. Di nava vê fîçêra me de hûn ê hûrgiliyên vê koşkê bibînin. Malbatkiye û agahiyên zêdetir jî di nava fîçêrê de hûn ê bizanibin. کوردستان خاوەنی شارستانیەتیەکی گەورە و مێژوویەکی دیار و گرنگە. لە بەشێکی زۆر لە ناوچەکانی ئەم نیشتیمانە شوێنەواری گرنگ هەیە کە هەندێکیان دەرخەری ئەو شارستانیەتیە گەورانن کە پێشتر لە ناوچەکەدا بوون و یەکلاکەرەوەی مێژوویەکی گرنگن. ناوچەی گەرمیان ناوچەیەکی دەوڵەمەندە بە شوێنەوارە مێژوویەکان لە باشووری کوردستان کە هەندێکیان ناو و ناوبانگی گرنگیان هەیە و ژمارەیەکی زۆریشیان یان هەر نەدۆزراونەتەوە یان زانیاریەکی کەم لەبارەیانەوە هەیە و یەکلایی نەبوونەتەوە. لەسەر ڕێگای قۆرەت و سەر بە خانەقین شوێنەوارێک سەرنجت ڕادەکێشێ، کۆشکی حەوشکوڕوو هەر لە دوورەوە هەست بەبوونی توانایەکی گەورە دەکەیت لە دروستکردنیدا. مێژووی دروستکردنەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی حوکمڕانی خەسرە و پەروێزی پادشای ساسانیەکان لە ساڵی 590 بۆ 628 زاینی. هەرچەندە چەند ساڵێک بەر لە ئێستا بۆ پاراستنی ئەم شوێنەوارە تەلبەندێک بە چواردەوریدا دروست کراوە، بەڵام نەیتوانیوە بە پێی پێویست بیپارێزێت. گەرمای هاوین و بارانی زستان لەگەڵ تەمەنی زۆری کۆشکەکە ڕەنگە هۆکاری سەرەکی خراپبوونی ئەم شوێنەوارە بن. پێکهاتەی دروستکردنەکەی وەک بەشێکی زۆر لە شوێنەوارەکانی تر بەردی سروشتی و قسڵە. مەبەستی دروستکردنەکەی وەک بازاڕێک بووە. هەموو ئەو تاقە چەماوانش کە شوێنەواریان ماوە وەک دووکان بەکارهاتوون، جگە لەوەش لە ناوەڕاستی دەشتێکدا دروست کراوە و وەک سنتەرێک لەسەر ڕێگای بازرگانیەکانی ئەو کاتە بەکارهاتووە. مستەر ڕیچی فەڕەنسی کە ناوی تەواوی کلاودیس جەیمس ڕیچە لە ساڵی 1820 زاینی بە مەبەستی لێکۆڵینەوە ڕوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و دێتە کوردستان. لە کتێبی گەشتنامەی ڕیچ بۆ کوردستان لە لاپەڕە 254 بەم شێوەیە باسی کۆشکی حەوشکوڕوو دەکات. بەیانیە کاژێر نووسی خولەک گەیشتینە کەلاوەکانی حەوشکوڕوو. حەوشکوڕوو بە تەواوی لە قەسری شیرین دەچێت، بەڵام کەمتر وێران بووە. ئێرە کوردی لێیە تا بڵی شۆخ و شەنگێکی نەئاساییان هەیە. خەڵکانێکی پڕ لە هەڵس و کەوتی جوان بوون. پێش ئەوەی بچینە ناو کۆشکەکە ماسی سەرتوێژ و پەنیری تازەیان بۆ هێناین. حەوشکوڕوو ژوورەیەکی هەیە کە لە بەردی ناوازە دروست کراوە، بە دووری 200 یاردە لە باشووری شوراکە بیناکەیە کە من بە شێوەیەکی سەرەکی هاتووم بۆ پشکنینی. پێک هاتووە لە سەکۆیەک کە تاقەکان ڕاگیری کردووە و ژووری شێوە گومەزیان پێکێناوە. شێوازی بیناکە وەک ئەوانەی قەسری شیرینە و لە بارودۆخێکی نمونەییدایە کە ئێمە دەتوانین باشتر لە دۆخەکەی تێبگەین. بەردەکانی ڕەش هەڵگەڕاون بە دووکەڵی ئاگری ئەو کەسانەی زستانان وەک حەشارگە بەکارانهێناوە. شوێنەکەم پێوانە کرد کە لەسەر شێوەی لاکێشەیە لای باکوور و باشوور 340 پێ بوو، بەڵام ڕۆژهەڵات و ڕۆژاوا نزیکەی 2 هێندە بوو. بەرزی سەکۆکەش نزیکەی 15 پێ بوو. بەشێکی زۆر لەو شتانەی مستەر ڕیچ باسییان دەکات یان نەماون یان بەرەو لە ناوچوون دەچن.
بۆیە دوای ئەو هەموو ساڵە کاتی هاتووە بیر لە پاراستنی مێژوو بکرێتەوە، چونکە هەر کارێک بۆ ئەم شوێنە گرنگە بکرێت پاراستنی مێژووە نەک پاراستنی بەرد و دیوار.